قۆناغەکانی دەرکەوتنی کورد لە سینەمایە ئەم ئەتوانێت بمان باتە سەر ڕێچکەی تێگەیشتن لە مەسەلەی شوناسی سینەمای کوردی. سێ قۆناغمان هەیە کە کورد لە سینەمایە دەرەکەوێت. قۆناغی یەکەم ئەو قۆناغەیە کە پێڵێن قۆناغی دەرکەوتنی کورد لە سینەمای ئەوانی ترە و کورد وەک نەتەوە یان وەک کۆمەڵەیەکی مرۆیی خۆی توانای گزارشکردنی نییە لە خۆی و خۆی ئامادەیی نییە ئەوانی تر یەن لەبارەی کوردەوە فیلم دروستەکەن. یەکەمین فیلم کە لەبارەی کوردەوە دروستکرابێ ئەگەر وەک ڕێڕەوێکی مێژووی بگەڕێنەوە بۆ فیلمی زارەی ئامۆ بەگنازاریان ساڵی 1926 کە دەرهێنەرێکی ئەرمەنیە هەندێک جار باز لەوە کرێ کە ئەم دەرهێنەرە خۆی بەڕەچەڵە کووردە یان ئێزدیە، بەڵام تا ئێستا ئەوەی من لەسەر چاوەکانە خوێندبێتەوە بۆی گەڕابێتم ئەوەم دەست نەکەوتووە پشت ڕاستی ئەم مەسەلەیە بکاتەوە، هەرچەند ئامۆ بەگنازەریان بەشێکی زۆر لە فیلمەکانی لەبارەی کوردە ئێزدیەکانی ئەرمینیاوە دروست کردووە، بەتایبەت ئەو کوردانی کە لە ناوچەکانی قەرەباخ ئەژین و ئەوەی ئەم لەم ماوانەی ڕابردووە و ڕووداوە سیاسیانەی لێکەوتەوە و پێکدا هەڵبژارنەی نێوان ئەرمینیا و ئازەربایجان بەتایبەت لەسەر ئەو کوردە ئێزدیانە ئیشی دروست کردووە. فیلمی زارە معلومی بەڕێزتانە یەکەمین فیلمەکە لەبارەی کوردەوە دروستکرابێ. ئەم قۆناغێکە بە هیچ شێوەیەک ئینسانی کورد تیا ئامادەی نییە، تەنانەت ئەکتەرەکانیش کورد نین، چیرۆکەکەش لە چاوی ئەوانی تری غەیرە کوردەوەیە، ئەوان وا کورد ئەبینن، ستافەکانی بەرهەمهێنان کەسیان کورد نین. تەوان ئەمە مەرحەلەیەکی دوورودرێژە بڕێ کە هەتیایە چەند فیلمێکی تر دروستکرا، فیلمێکی ئەڵمانی دروستکرا بوو کە سەرچاوەکەی بۆ ڕۆمانێکە گەڕێتەوە گەڕانەوە بە ناوچیەکانی زاگرۆسدا، یا گەڕانەوە بە ناوچیەکانە، باز لە گەڕانەوەی کۆمەڵێک تۆریستەکە، کۆمەڵێک گەشتیارەکە بە چیاکانی زاگرۆسا لە باکووری کوردستان ئەکەون بەردەم کۆمەڵێک مرۆڤی چەتە یا ڕێگر و ڕوتیانەکەنەوە و پارۆپول و شتیان لێ سەنگوانە. ئەمە دیدێکی ئۆرێنتاڵیستیانەیە لەبارەی ئینسانی ڕۆژهەڵاتی و بەتایبەت لەبارەی کوردەوە. مەبەستم لە دیدی ئۆرێنتاڵیستیانە چییە؟ معلومی بەڕێستانە کە بەشێک لە ڕۆژهەڵات ناسەکان کە هاتوونەتە ئەم ناوچانە بە دیدێکی خۆیان وەک مرۆڤێکی باڵاتر لە ئینسانەکانی تر بینیوە و هاتوون لە زمانی خۆیانەوە وێنایان بۆ ئینسانی ڕۆژهەڵاتی بەتایبەت مرۆڤی کورد دروست کردووەکو کاڵایەک کردویانە بەبەریە و دوایی بە زمانەکانی خۆیان ئەمانیان بڵاو کردوێتەوە و ئەمە بووە بەو وێنایی کە لەبارەی ئینسانی کوردەوە چۆتە چاوی ئەوروپاییەکانەوە کە هەتا ئێستاشی لەسەر بێ هەم بەشێک لە کورد خۆی وا ئەبینێ، هەم هێشتا ئەوروپاییەکان کورد بەم شێوەیە ئەبینن. هەندێک وردە نمونەم ئامادە کرده بوو. طبعا قۆناغی یەکەم لەگەڵ قۆناغی دووهەم، ئەگەر قۆناغی یەکەم قۆناغی دەرکەوتنی کورد لە سینەمای ئەوانی ترە، قۆناغی دووەممان قۆناغی دەرکەوتنی کوردە لە سینەمای نەتەوەی سەردەستە. مەبەستم لە نەتەوەی سەردەست ئەو نەتەوانان کە دەوڵەتیان بۆ دروستکراوە و کوردستان پارچە پارچە دابەشی ئەو دەوڵەتانە کراوە، مەبەستم لە عەرەب و لە تورک و لە فارسە. طبعا لەم قۆناغەیە دیسان دابشکاریکی ترمان هەیە کە دابەشەوێ بەسەر دوو زەمەنە، دوو جۆرە کارکردنە. جۆرێکیان و فیلمانن کە بە تەواوەتی هی نەتەوەی سەردەستن، نەتەوەی سەردەست چۆن توانیوێتی یان چۆن ویستوێتی باسی ئینسانی کورد بکە لە مەرحەلەی یەکەم، یا بەرمنە فیلمەکە فیلمێکی فارسیە، بە فارسی قساکە، ئەکتەرەکان فارسن و
تەنها ئەوەیە ئەکتەرەکان جلوبەرجی کوردیان لەبەرە یان وا هەست دەکەین و فیلمەکە پێمان ئەڵێ کە ئەم فیلمە لەبارەی کوردەوە دروستکراوە. ئەوان چەند فیلمی ئاوا هەیە هەم بە تورکی دروستکراون هەم بە فارسی دروستکراون. بەڵام قۆناغێکی تر یەتە پێشەوە کە حضوری فیلمسازی کووردە، بەڵام هەر لە ئەم قۆناغەیە یەت فیلمی کوردی دروستەکە، بەڵام هێشتا لە ژێر جەور و ستەمێکە کە ناتوانێت بە کوردی فیلم دروست بکە، یەت بە فارسی فیلم دروستەکە، بەڵام دەرێنەرەکە خۆی کووردە، یان بە تورکی فیلم دروستەکە یان بە عەرەبی فیلم دروستەکە، بەڵام خۆی کووردە دەرهێنەرەکە، وە پرسەکان وە قەزیەکان کە ئەیوروژێنێ ئەو باس و خواسانن کە ئینسانی کورد یا دەرهێنەری کورد ویستوێتی بیوروژێنێ. طبعا ئەبێ بگەڕێنەوە بۆ یەڵماز گوێنای و یعنی یەکەمین بڵێنەوە دەرهێنەرانی کە لەم قۆناغەی دووهەمە ئەکەوێتە بەرچاومان دیارترینیان یەڵماز گوێنایە، وەکو ڕائیدی سینەمای کوردی وەکو باوکی سینەمای کوردی دەتوانین بیناسێنین کە فیلمەکانی بۆ یەکەمین جار لە دیدی مرۆڤی کوردەوە باز لە کورد دەکات، لە دیدی مرۆڤی کوردەوە وێنەیەکی جیاوازترمان پێڵێ. وەک باسم کرد لەم دوو قۆناغەیە سینەمای دنیا و نیشاندانی مرۆڤی کورد وەک ئەویدی لە قۆناغی دووەمیشا کە قۆناغی فیلمی نەتەوە سەردەستەکانن هەندێک تێمای کورد باسەکە کە بوون بە وێنای ئینسانی کورد لەلای ئەوان. یەکێک لە وێناکانەوەیە کە بێمە بڵێن کوردەکان خەریکی چەتەین، لە جیاتی ئەوەی پێمان بڵێن کوردەکان شۆڕژگێڕن، لە شوێنێکا پێمان ئەڵێن ئەمانە چیایین، لە جیاتی ئەوەی پێمان بڵێن وێنە ڕاستەقینەکەوەیە کە بەشێک لە ژیانی ئینسانی کورد لە چیاکانە و مەمایی شانازیە و بەشێکی زۆر لە گوندەکانی ئێمە بەپێی هەڵکەوتەی جوگرافی کەوتۆتە ناو ئەو شێوە ژیانەوە، بەڵام گوند و ژیان لە ناو چیاکانە پاشخانێکی کلتوری مێژووی فەرهەنگی دەوڵەمەند و زمانێکی چەو لە پشتیەوەیە. تەنارەوە نیە کۆمەڵێک مرۆڤی چەتە بن بەو شاخانەوە، بەڵکو کۆمەڵێک مرۆڤن بە یەک دنیا ترادیشنەڵەوە، بە یەک دنیا دابوونەریتی دیاریکراوە و بە پند و بە ئەفسانە و بە شعر و بە ئەدەبیاتەوە. لە شوێنێکی ترە وێنەی مرۆڤی کوردمان بۆکەن و کۆمەڵی ئینسانی نەخوێنەوار، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ ئینسانی کورد وابشان بن. بۆیە ئەگەر دیقەت بین کاتێک کورد خۆی یەد لەبارەی ئەم پرسانەوە فیلم دروست دەکاتەوە، ئەگەر هەمان تێماشی بەکارهێنابێتەوە، هەمان بابەتیشی بەکارهێنابێتەوە، بەڵام بە جۆرێکی تر کاری لەسەر کردوێتەوە. وابزانم نمونەکان زۆر ئاشکران، مەسەلەن ئەگەر فیلمی تەختە سیایی سەمیرەی مەخمەڵباف وەکو یەکێک لەو فیلمانە بینینەوە بە نمونەکە سینەمای نەتەوەی سەردەست لەباری کورد دروستیەکە، بۆ نمونە مامۆستایەکی فارس ئەڕوات لە گوندێکە مناڵەکان فێری خوێنەواریەکە، بەڵام لە شوێنێکە بە هەمەنی قوبادی لە فیلمی نیوەمانگان وێنەیمان بۆ عەکسەکاتەوە. مامۆستایەکی کورد لە گوندێکە هەر لە شاخ، بەڵام بە حوکمی بۆردومانی فڕۆکەکان گوندەکە هەمووی خاپوور بووە، بەڵام مناڵەکان وازیان لە خوێنەواری نێنەوە، بەڵام ئەم جارە لە جاتی مامۆستاکە فارس بێت، مامۆستاکە کچێکی کووردە. ئەمە وێنە حەقیقیەکەیە کە ئینسانی کورد دەتوانێت لە سینەمایە تعبیر لە خۆی بکاتەوە. قۆناغی سێهەم لە دەرکەوتنی کورد لە سینەمایە کورد خۆیەتی، ئەم قۆناغەیە کە ئێستا ئێمە تیاژین، کە پێکهێنەرەکانی فیلمی کوردی، پێکهێنەرەکانی شوناسی فیلمی کوردی ئامادەیان هەیە. چیرۆک کوردیە، سەبجەکتی چیرۆکەکە، سەبجەکتی فیلمەکە لەبارەی کوردەوەیە، دەرهێنەر و بەرهەمهێنەری فیلمەکان کوردین،
زمانی فیلمەکە کوردیە کە زۆر گرنگە و فیلمەکە باز لە کللتور و دابوونەریتی کۆمەڵایەتی مرۆڤی کوردەکە هونەر و میوزیکی کوردی تیا نیشانەدرێ تعبیرە لە دۆخی سیاسی کورد و تیا پاڵەوانێکی کوردیە و لەسەر لەناو جوگرافیایەکی کوردیە ڕووداوەکان ڕۆیان